چارەسەری کێشەی کۆچکردن لە دەستی کەسانێکدا نییە کە خۆیان هۆکار و سەبەبکارین. ڕۆژی چوارشەممە 12 بەفرامبەر کۆنفرانسێکی دوو ڕۆژە لە ژێرناوی کۆچی نوخبە زانستیەکان لە ئێرانی ئەمڕۆدا ئاڵنگاری و ڕێکارەکان لە تاران دەستی پێکرد. کۆنفرانسەکە لەلایەن ئاکادمی ئەخلاق لە زانست و تێکنۆلۆژیاوە بەڕێوەچوو. بەشداربووان دوای کۆتایی کۆنفرانسەکە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا ئاماژەیان بە بەشێک لە ئاڵنگاریەکانی کۆچی نوخبە ئاکادمیەکانی سەرچاوەگرت و لە سیاسەتی دەسەڵاتداران و ڕوانگە و ڕێبازی نەگۆڕی زاڵ بەسەر زانکۆکاندا کرد. ئەوان لە بەیاننامەکەیاندا ئاماژەیان بە ئەمنیەتی بوونی کەشوهەوای زانکۆ، سنوورداربوونی ئازادیە ئاکادمیەکان و داخراوبوونی ژینگەی زانکۆ بەهۆی پەرەسەندنی کۆچی نوخبە ئاکادمیەکانەوە کردووە. لەو کۆنفرانسە دوو ڕۆژەدا بەشداربووان تیشکیان خستە سەر کۆمەڵێک لەو ڕاستیانەی کە کەسانی وشیار و لێکۆڵەر زۆر زیاتر لەگەڵ یاشنان. بەڵام بەم حاڵەشەوە ڕاستگۆیی وتاربێژانی بەشداربووی ئەو کۆنفرانسە فەرمیە لەگەڵ سیاسەت و ئاراستەی ڕفۆرمخوازانی حکوومەتیدا یەک دەگرێتەوە. بەڵام ئەوان لە هەمان کاتدا وریای ئەوە بوون کە هیچ هێڵێکی سوور تێنەپەڕێنن. بۆ نمونە هیچ کام لە وتاربێژان باسی ئەو ڕاستیە بنەڕەتیان نەکرد کە نەبوونی ئازادی، گەندەڵی و هەڵاواردن لە زانکۆکان لە دیکتاتۆریەتی ئیسلامی سەرمایەدارانەی زاڵ بەسەر ناوەندە پەروەردەییەکان بە تایبەتی و کۆمەلگا بەگشتی سەرچاوە دەگرێت. وتاربێژان بوونی نوخبەی ئەم کۆمەلگایان تەنیا لە خوێندەوارانی زانکۆدا دەبینی. ئەوان لەم کۆنفرانسەدا هیچ ئاماژەیەکیان بە پێشڕەوانی کرێکاری و ڕێبەرانی بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئێستا نەکرد کە لە هەناوی خەباتێکی زیندوودا پەروەردەبوون و لە ڕاستیدا بە زوێنەری بزافی ڕوو لە پێش و سەرمایەی بە نرخی ئەم کۆمەلگایان. یەکێک لە وتاربێژان وتی کە هەڵوەرینی سەرمایەی کۆمەڵایەتی، کەمبوونەوەی هیوا بە داهاتوو، هەڵاواردن و بێبەشبوون لە مافی ڕەوا و دادپەروەرانە، سنووردارکردنی ئازادیە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیەکانی وەک هەوڵدان بۆ سەپاندنی حیجابی زۆرم لێ، دروستکردنی ئاستەنگ لە بەردەم پەیوەندیەکان، لەوانە فلتێرکردن و نەبوونی ئیمکانی دەسڕاگەیشتن بە فەزای مەجازی، پرۆسەی کۆچکردنی بەربڵاوتر و خێراتر کردووە. بە دڵنیاییەوە ئەمە تەنیا بەشێکە لە ڕاستیەکان، بەڵام پرسەکە زۆر لەوە ئەولاترە کە بەشدار بوانی کۆنفرانسەکە بە پارێزەوە باسی دەکەن. کۆچبەران و پەنابەرانی سیاسی بە شێوەیەکی گشتی بەهۆی ستەمکاری، سەرکوت، هەڵاواردن، نەبوونی هەلومەرجی ژیانی ئینسانی، گەڕان بە دوای ئەمنیەت و هەلومەرجێکی باشتر بۆ ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ئێران بەجێ دێڵن. لە هەمان کاتدا ئاشکرایە کە بەشێک لەو کۆچبەرانەی ئێران جێدێڵن هێزێکی کاری خوێندەوار و لێهاتوون. ئامارەکان دەری دەخەن کە تەنیا لە ئەمریکا زیاتر لە 9,000 پزیشکی ئێرانی کار دەکەن. ژمارەی پۆسپۆرانی بوارەکانی دیکە لە ئەوروپا و ئەمریکا بە زیاتر لە 1 ملیۆن کەس مەزەندە دەکرێت. ئێستا لە جیهاندا کەمتر زانکۆیەکەن کە تێیاندا مامۆستایانی ئێرانی وانە نەڵێنەوە. بە هەزاران پزیشک و پسپۆر، هەزاران ڕۆژنامەنووس، نووسەر، سینەماکار، پەرستار، زانای بوارە جۆراوجۆرەکانی زانست و خوێندکارانی نمونە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ناچار بوون لە ئێران کۆچ بکەن. لە کاتێکدا کە نەخۆشخانەکانی ئێران لەگەڵ کەمی کارمەندی پسپۆڕ و لێهاتوو بەرەڕوون، ئاست و کوالیەتی خوێندن لە ناوەندەکانی پەروەردەدا بەزیوە، ژینگە پێویستی بە پەلە و هەنووکەیی بە کەسانی پسپۆڕ و شارەزا هەیە. پەرەسەندنی بەردەوامی کۆچی ئەو توێژە خوێندەوارە تێچوویەکی قورس بەسەر خەڵکی ئێراندا دەسەپێنێت. ڕژیم نەک هەر هەوڵی کەمکردنەوەی کۆچی خوێندەواران لە ئێرانەوە نەداوە، بەڵکو بەکردەوە ڕێگەی بۆ خۆش دەکات. 9 ملیۆن ئاخوند و خوێندکاری کۆنەپەرست و مشەخۆری ئاینی، دەسەڵاتدارانی دز و گەندەڵ و هەروەها لات و چەقۆکێشە ئیسلامیەکان وڵات بە مڵکی شەخصی خۆیان دەزانن، بەڵام ڕاستیدا وڵاتی ئێران هی خەڵکی ئێرانە و ئەگەر کەسێک بڕیارە وڵات بەجێبێڵێت ئەوە ئەو تاقمە دز و جەنایەتکارن کە دەستیان سوورە بە خوێنی خەڵکی ئێران و سەروەت و سامانی وڵاتیان تاڵان کردووە. ڕژیمی ئیسلامی ئێرانی کردووە بە دۆزەخێکی ڕاستەقینە بۆ بەشێکی زۆر لە دانیشتوانەکەی. پەرەسەندنی بەردەوامی کۆچبەران دەگەڕێتەوە بۆ ئیفلاسی سیاسی، فەرهەنگی، ئابووری و کۆمەڵایەتی مودێلی حکوومەتی ئیسلامی لە ئێران.
بەڕووخانی ئەم حکوومەتە کۆنەپەرستە ئەو ملیێنان کەسەی کە بە هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ناچار بوون کۆچ بکەن بە ئەزمون و ئیمکاناتێکی بەرچاوی کە بەدەستیان هێناوە دەتوانن ڕۆڵێکی جددی و کاریگەر لە ئاوەدانکردنەوەی وڵات و بنیاتنانی نظامی ئازاد و یەکسان و تێر و تەسەلی داهاتوو بگێڕن.